هەستان گوتیان چ ناوەڵە ئەمە قایشی سەوزای دروست دەکەین. قایشی سەوزای دروست دەکەن زۆر باش. سلام علیکم خۆشەویستان، هاتینەوە لۆ بەسەر هاتی چیرۆکەکانی میهرەبانی هاتینەوە بزانین میهرەبانیمان کوی دروست کرد. عەرزەکەم وەرگرت پاش چەندین ساڵ تاوەکو بیکەمە خەستەخانە تاوەکو حکوومەت ڕازی بوو ئەو جارە جیرانەکی ئەو عەرزەیەی قبوڵ ناکاتن ئەوێندەری بکەمە خەستەخانە. کەشیشەکانی هەرقەڵان بە عیلاقات و واستە ئەوێندەری پڕدار کرد. هێدێ من چ بکەم یانی؟ هەستم وەرە بڕۆ چوومە مەجلیس بەلەدەی. لە مەجلیس بەلەدیەی ئەلەوێندەر یەکەچت کە لە ئەکتەرەکانی میهرەبانی دێتە ناو مۆزوع چێیە؟ مامۆستا مەغدید، دکتۆر مەلا مەغدید. مامۆستا مەغدید برای خێرزانی هاتبووکەنە من ناسووری هەبوو عەمەلیاتم لۆ کردبوو لە خەستەخانەی جمهوری. لەوێندەر خەرچی بالیسانێنا هەندێک هەنجیر و هەناریان لۆ دانابووم تەلەفۆنی کرد گوتی هەندێک هەنجیر و هەناری خصوصیم لە بۆ هینایی لە ماری گوتیتان دەی بدێ دکتۆر دلێری. ئەمیش گوتم مامۆستا پێویست ناکە هەنجیر و هەناران بەگەرە خۆت بدەی کاکە لە جیاتێ من بخۆ عافیەتتان بێ ئەم لە خەستەخانە حکوومەت گوتی نە ئیلا و بیلا لۆ دەینم. ئەوجا هات سەردانی مارێ کرد گوتم وەڵای ئەم سبەینێ دەچمە مەجلیس بەلەدیەی کێشەشی ئەو هالەم هەیە. گوتی وەڵای ئەمیش حەزم لێ بێم لەگەرم. ئەوجا مامۆستا مەغدید لەوێندەرەوە بەگەرم کرد کەوە هاتینە ناو ئەو قەزیەی کە لەگەر بەلەدیەی چ بکەی پاش ئەوەی کە چوینە بەلەدیەی ئەو دانیشت بوو لەوێندەر بەلەدیا گوتم ئەمن هیچم ناوێ بەس 5 دقە ژێم لێ بگرن، هیچم ناوێ بەس 5 دقە ژێم لێ بگرن. کاتێک کە داواکارێکم 5 دقە قسەکردن بوو گوتیان فەرموو ئەمیان بان کرد بە بیسمیلا دەستم پێ کرد گوتم ئەمن دەمەوێت خەستەخانە چی بکەم ئەبە و شێوەی. لەوێندەر بوونە دوو مەجموعە. مەجموعە کەسایەتی بەڕێسە بوو لە ناو مەجلیس بەلەدێ گوتیان قسەکانی دکتۆر دلێری ڕاستە شتێکی زۆر چاکە ئەو فکرێ بکرێتن. ئیدی لەوێندەر مەجموعە تەئیدم بوون مەجموعە زدم بوون. هەستان گوتیان چ ناوەڵە ئەمە قایشی سەوزای دروست دەکەین. قایش سەوزای دروست دەکەن زۆر باشە قایش سەوزای دروستکەن لە هەموو هەولێرێکە. هەستام بۆ مۆبایلە چکۆکەم هەبوو کامیرەکەم هەبوو بە ڕسمم گرت بوو گوتم تەماشا ئەو کامیرەی بکەن یاڵە تەماشاکە نارە قایش سەوزای دروست دەکەنە دەوری شاری هەولێرێکە. گوتم لۆ ئیلا عەرزەکەی من دەکەنە سەوزایی فەرموو قیچەک دەڕۆی ئەوە لێرکانە هەموو بینایە لە سەری دروست کرایە قایش سەوزای دروست فەرموو ئەوە دەگەینە ماجدی مۆڵ خەدەمێکەشی قوتدایە ئەگەر قایش سەوزای لە بۆ هەمان دروستکە بە دۆکیمنت پیشانمدان گوتیان وەڵی شتەکەت ڕاستە. گوتم ڕاستەکەی بکەن. ئەو جارە گەڕاینەوە معاملاتمان کردەوە کاتێک ئێستاکە دارە ئەو جارە قەزیەکە دارەکان کوەرقەرێنین ئەوە ئەدی سەلاحەتی چێە؟ ئەوە سەلاحەتی پارێزگاریە. ئەویان هەر نەقەران هەستان چم کرد چوومە محکەمەی ئیداری. ئەرێرە شێڕێ پیشاندام چوومە کن مدیرعامی وەزارەتی شارەوانی ئەو یەکەم جار بگوتی ئەمن لە جێی تو بم شکایەت دەکەم لە محکەمەی ئیداری. ئەم هەر نەمدەزانین محکەمە ئیداری چییە؟ تو محکەمە ئیداری چییە؟ گوتی ئەوانەی کە سکاڵان هەبی دۆسەکەی تو زۆر بە قووەتە بڕۆ شکایەت بکە. مدیرعامەک خوا خێری بنووسی وەڵا کە هاتم دوایەکە پرسیارم کرد محکەمە ئیداری لە چێندەرە وەڵا محکەمە ئیداریم دیتەوە. چوومە محکەمە ئیداری لە محکەمە ئیداری پرسیارم کرد گوتم خەڵک کوو شکایەتی دەکا بەڕێز حاکمەک لەوێ بوو ئیدیاعام بوو ئەو ڕێ پیشاندام گوتی بە دوو شێواز شکایەتەکە دەکرێتن یان لە ڕێگەی کاتب عەدلیەوە گوتم باشە چوومە کاتب عەدلیەوە لەو ڕێگەی ڕێکارە یاسایەکانی خۆم گرت چوم سکاڵام تەقدیم کرد ڕۆژی دادگای دانرا. ئەوجا ئەوەندە دڵساو بووم ئەمە لەگەر حکوومەتی ئەوەندە دڵساو بووم لەگەر خەڵکی چوومەکن بەشی یاسایی لە بەلەدیەی چوومەکن مەحامیەکەی وێندەر کە بەش یاسایی گوتم کاکە ئەمە سبەینێکە داوام کردێ لە بەلەدیەی با معلوماتت بدەمێ ئەها ئیشەکەی من ئەوهایە یەک سەعات لۆم شەرح کرد هەموو ئەوراقەکانمدایە. وەڵا کاتێککە چوینە محکەمەی لە پێش حاکمی ڕاوەستای حاکم گوتیەوی چت هەیە؟ گوتی جەنابی حاکم دەمەوێتن تەجیل بکرێ 1 مانگ
دەمەوێت ئیطلاع بکەم لەسەری بزانم زۆر بەلامەوە غەریب بوو دوێنێ هەموو ئەوراقمدایە 1 ساعت قسەم لۆ کردیە گوتی ئیطلاع دەکەم مانگە چیت کە تەجیل بوو ئەمنیش مانگە چیت کە دیسانەکە ڕیواتم بەستا و چاکە توپانتۆر چوم ڕاوەستامەوە ئەو جارە وای لێ هات بەرپرسەکە داخل بوو لۆنەوە محکەمەی سڕعکەتە بینی من و ئەو بەرپرسەی ئەمن دەمگۆدارەکان هەر قەرێنە ئەویش دەگۆدار نابی هەر بقەرێتن ئێرە سەوزاییە ئەمنیش دەمگوت ئێرە سەوزایی نیە ئێرە خزمەت گوزاریە سیڕعەکەمان دروست بوو لە محکەمەی ئیداری ئێستاکە جەلسەی محکەمەی دەکرێتن کاکە ئەو مانگە ئەوجە کە تەجیلش دەکرا 20 ڕۆژ زیاتر موعیدان دادەنا ئەمە نزیکەی 3 ساڵ لە محکەمەی هاتو چۆمان کرد تاوەکو بزانین چمان لێ هات لەگەر محکەمەی ئیداری ئەڵقەچیت کە لۆتان تەواو دەکەم.